تۆمەتبار واتە بکەری تاوان ئەوەی کە هەستاوە بە کوشتنی سەرهەنگ وهروەها بە سوودەگرتن لە کامێراکانی چاودێری ئەوە بوو کەوە توانیان دوای 5 ڕۆژ دوای ڕووداوەکە تۆمەتبارێک دەستگیر بکەن کە ئەویش بەناوی سین ئەلف ئەلفە. ڕووداوێکی ترمان هەیە کە ڕووداوی کوشتنە بەڵام ئەمیان کە لە 16 چواری 2021 ئەم ساڵە کە ئیدریس محەممەد بابەکر لە کلکەی کۆڵێن بەداخەوە لە نزیک ماڵەکەی خۆی ئەمیش لە چاڕقۆڕنا دەخرێتە بەردەست ڕێژی گولە دەکوژێت کە ئەمانیش 6 کەس واتە 6 تۆمەتبار خۆیان ڕادستی هێزەکانی بەڕێوەبەرات پۆلیس ڕاپەڕین کرد لە بەرواری 25 چوار بووە. ئەوەی کە پێشتر باسمان کردووە ئەمەش کەسێک لە ماڵەکەی خۆی دەدرێتە بەردەست ڕێژی گولە ئێوارە پێش کاتی بەربانگ لە سەکەی سلێمان هەڵشێوەکو باسمان کردووە کە ئەمە دیارە هەر لە سەرەتای کردنەوەی دۆسیەکە ئەمە دیارە چەند کەسێک دەستگیر کراون کە سەرجەمیان 63 کەس لەسەر ڕووداوە لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئێستا کە دەستگیر کراون و ئێستاش 20 کەس لەژێر لێکۆڵینیدا ماوەتەوە و زیاتر لە 1300 کەس ناوی خۆیان تۆمار کرد بۆ سکاڵا. بەڵام خۆشبەختانە ئێستا لەلایەن پۆلیس دادگا نزیکی 1000 کەس سکاڵا لێوەرگیراوە نزیک 1000 کەس ئێستا سکاڵا لێوەرگیراوە لەسەرکەی سلێمان هەڵشێوی و سکاڵا لەسەری لێکۆڵین لەسەر ئەم کێشەیە بەردەوامە و بەردەوام دەبێت ئێمە لە ماوەیەکی نزیکدا دەگەینە دوا قۆناغەکانی لێکۆڵینەوە. بەڵام ئێستاش کەمیشترمان کات پێویستە دواتر هەوڵاتیانی خۆشەویست ئاگادار دەکەین.